أكبر الله 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 أكبر كبيرا والحمد لله حمدا كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا، داواکارین لە پەروەردگار جەژنی قوربان بکاتە مای خێر بۆ تەوای موسڵمانان لە جیهان و بکاتە مای خێر بۆ تەواوی وڵاتی عێراق و بۆ کوردستانی خۆشەویست و ئازیز و موسڵمانانی بەڕێز و شارە خۆشەویستەکەی خۆمان. خوای گەورە بیکاتە مای خێر بۆ هەموو لایەکمان ئینشاء الله تعالى. ئیماندارانی خۆشەویست، جەژنەکانی ئیسلام کە توو جەژنە هەرگی بەرەکەتە، هەرگی لە دوای تاعەت و عیبادەتێکی گەورە خوای گەورە خەڵاتێکی داناوە. مانگی ڕەمەزانی پیرۆز و جەژنێکی داناوە خوای تەعالە جەلە جەلالو، قوربانیەکی عەظیم، حەجێکی مەبرور، سەردانی ماڵی خوای پەروەردگار، پاشانش ئەبینیت جەژنێکی بۆ داناوە. ئەم جەژناوەمان پێڵە ئیمانداران، جەژنی قوربان بە تایبەتی جەژنی قوربانیە و جەژنی تەکبیراتە و جەژنی سنەتی پێغەمبەرانە عەلەیهی السەڵات وەسەلام. یەکێ لەو دەستکەوتانەی کە ئێمە دەستمانەکەوێ ئەم ڕۆژانە ئیمانداران ڕۆژی زیکری خوایە، ڕۆژی ئەو تەکبیراتە جوانەیە، ئەو شەعائیرە گەورەیە. ئینسان بتوانێت هەتا ئاخر ڕۆژی کە جەژنە چوارەمین ڕۆژی جەژن تەکبیرات یەکێ لە هەموو سنەتە هەرە گەورەکانە. بۆی عولەمایان فەرموویانە لەم چوار ڕۆژەدا، لەم ڕۆژانەدا ئایا قورئان خوێندن گەورەیە یان تەکبیرات یان ئەو زیکرە؟ ئەڵێ لە کاتەکاندا بەڕێگایە بە هەموو شوێنێکدا تەکبیراتەکە ئەبێت، چونکە بۆ لەبەرەوەی ئەمە تەحدیدە و چەند ڕۆژێکە و ئەڕوا و نامێنێ. بەڵام لە دوای ئەمە دەتوانی تۆ قورئانەکە بخوێنی، چونکە ئینسان درێغی مەکەن لەم زیکرەیە. ساڵانێک هەبوو ئەم زیکرەمان لێ مەنع کرابوو، ساڵانێک هەبوو ئەم زیکرە نامانتوانی بیکەین. زۆر جار لەبەر ئەوەی تێنەگەیشتون لەم دینە، خەڵکان ئەویت ئەمەگە بیکەی لەوەیە دروست نەبێ لە دینە. بەڵام ئێستا ڕاستەکەمان بۆ دەرکەوتە و دینە ڕاستەقینەی کە پێمان ئەڵێ ئەم ئیسلامە هەموو شتێ بە کپی نییە. خوا داوامان لێکە ئەو بانگەی کە دەیدەین ئەبێ بە دەنگی بەرز بێ، ئەوانەی کە دەچنە حەجی ماڵی خوا ئەبێ هاوارکەن پڕ بەدەمیان بڵێن لەبەیک اللهم لەبەیک، خوا لێیان قەبوڵ ناکا بە دەنگی نزمی بڵێن. ئەم زیکرانەی کە ئێمە دەیکەین خوا لێمان قەبوڵ ناکا بێ بێ دەنگی بیکەین، ئەبێ دەنگ هەڵبڕین، ئەبێ هاوارکەین بۆ ئەوی بڵێین کە ئیسباتی کەین ئەم شەعائیرانە کە ئین ئیسلامە و ئێمەش دوو پاتیەکەینەوە. و لە هەمان کاتشدا ئیماندانە ئەو قوربانیی کە دەیکەی، ئەو قوربانیی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، ئەو قوربانیی نەبی ئیبراهیمە، قسەیەکەیە لەگەڵ کوڕەکەیدا کە خوای گەورە ئەمری پێکرد لە خەودا کە کوڕەکەی سەر ببڕێ. تەسەوورکەن ئیمانداران، قوربانی بڕواتە نابێ مەشهەدی زۆر گەورەی تایە. بێنە بەرچاوی خۆت، خوا بکاتە خەیاڵی تۆ، ئەم شەو بکاتە خەیاڵی تێ، ئەمرت پێ بکایەکێ لەو کوڕە جوانانەی کە هەتا بە هەموو دنیای نادەی چاوێکی. جا پیاوێکی بەتەمەن لە 80 ساڵیدا یەک نەوەی هەیە، یەک کوڕی هەیە، یەک تاقانەی هەیە، یەک جەرگی هەیە، خوا ئەمری پێکا ئەو جەرگە بەدەستی خۆی سەری ببڕێ. ئەمە چی فەرمانێکە؟ پێغەمبەری خواشە و خەویان گاڵتە نییە، خەویان ناڕاست نییە، وەحی خوایە و لای خواوە دێ بۆیان، نەبێ جێبەجێی کرد. چۆن ئەبێتەوە دەستت بچێتە ئەوەی کوڕی خۆتە بەستیتەوە، ئەی بێتە سەحرایەک چۆڵانیەک بۆی چەقۆیە بنیتە ملی بۆ عەزەمەتی ئەوەڵایە. خوا فەرمانی کردو کوڕێک لەبەر خاتری خوا سر ببڕی، بەڵام خوا ئەمە ناتەوە، بەڵام خوا تاقیە کاتەوە. ئەمە مەشهەدێکە دوش کەسێک خۆی پێ ناگیرێ. قوربانی کاتێ ئەیبینی تەماشای ئەو باوکە بکە بۆ فەرمانی خوا چۆن تەسلیم بووە. فەرمان تەماشای ئەم دایکە عەزیزە بکە هاجەر، تەماشای کە چۆن ئەڵێ بە باوکی، ئەڵێ بە باوکی ئیسماعیل، ئەڵێ ئیبراهیم کاتێک کوڕەکە سەرە بڕی سێری دەمچاوی مەکە، تەماشای مەکە، نەتوان ڕەحم بدگرێ فەرمانی خوا جێبەجێ نەکەی. وریابە کوڕەکەیشی ئەڵێ بابە گیان
ئەوەی کە خوا فەرمانی کردووە جێبەجێی کە، ئەوەی کە خوا فەرمانی کردووە لێی ڕامەوەستە مەڵێ ئەمە جەرگمە. خوای گەورە بەڵام لە هەمان کاتچا ببینە چی کردووە، قوربانێکی داناوە بۆ ئێمە، ئێستا هەمومان ئەو قوربانیە زنیەکەینەوە. خوای گەورە بەرانێکی نارد بۆ ئەوی خوای گەورە ئیبراهیم تاقی کاتەوە، بەڵام لە تاقیکردنەوەکە دەرچوو. ئیمانداران لەبەری قوربانی جەژنی قوربان ئەمەمان پێڵە دەستکەوتی قوربانی و دەستکەوتی یادی خوای پەروەردگار. قوربانی ئەومان پێڵە ئیمانداران یەکێ لە شەعائیری خوایە ڕەبانی، تەوحیدی یەکتاپەرستی. هەموویان ئەچنە کێوی عەرەفە، لەسەر کێوی عەرەفە ڕائەوەستن، هەموویان بەس خوای پەروەردگار جەلە جەلالووە پەرستن. واتە هیچ شەریکێک نییە، هیچ خودایەک نییە، هەموومان خودایە هاتوین بۆ ئەم شوێنە، هەرێکی لە شوێنێکەوە، هەرێکی لە وڵاتێکەوە، هەرێکی بە زبانێکەوە، هەرێکی بە ڕەنگێکەوە، بەڵام هەموومان هاتوین یەک داوامان هەیە لە کێوی عەرەفە کە داوای دەکەن خوای گەورە لێیان خۆش بێ. هەموو مسلمانان تەواوی مسلمانان لەسەر زەویدا لە ڕۆژی عەرەفەدا هان بە ڕۆژوو کە هان بە ڕۆژوو لەو ڕۆژەدا بۆچی؟ بۆ ئەڵڵا، بۆ ئەوەی کە بڵێن خودایە بەست و خودای هیچ خودایەکی تر نییە، ئێمە بەندەیەکی مخلصین بۆ تۆ پەروەردگارە. ئەمە یەکتاپەرستی خوای پەروەردگارمان بۆ دەرەکەوێ و تەعظیمی خوای پەروەردگارمان بۆ دەرەکەوێ. ئیمانداران تاعەتی خوای پەروەردگار دوای تاعەت، ئەزانن ئێمە تاعەت لە دوای تاعەت دەکەین. دەڕۆژی حاجیان ڕۆژوو گرتن، زکرکردن، قورئان خوێندن، خێر و خەیرات چاکە و باشە. دوایەوە عەرەفە، لە دوای عەرەفە کە جەژنە قوربانی، لە دوای قوربانی زکر و یادی خوای پەروەردگار. خوای گەورە ئەمانەی هەمووی هاوردووە بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، بۆ ئەوەی کە داخلیان کاو نێزیکیان کاتەوە لە خۆی و بۆ ئەوەی کە بەهەشت و پان و بەرینیان دەستکەوێ. قوربانی ئەوەیە تەضحیە و فیدایە. ئیماندارە ئەم ئیسلامە فێری فیداکاریمانەکە، فێری ئەوەمانەکە ئامادە بین ماڵی خۆمان، نەفسی خۆمان، کوڕی خۆمان، هەموو شتمان بکەینە پێناوی ئەم ئیسلامە، ئەم دینە جوانە و پاکە، وەک قسەی ئیبراهیم عەلەیهی سەلام کە هەمووی خۆی کە مناڵەکەی بەدەستی خۆی ئەو کوڕە جوانەی کە دەستی کەسری بڕێ نیشانەیەک ئەوەیە کە پێمان ئەڵێ ئەبێ ئامادە بین. ڕۆژێ لە ڕۆژان ئەم دینە پێویستی بە تۆ کرد لە هەرچی شوێنێکدا ئامادە بی لە پێناوی ئەو دینە ئیسلامە، ئەم دینە پاکەیە کە نێلی بکەوێ، کە نێلی ناحەزان دژمنانی ئەم دینەت کە بڵێن ڕۆژێ لە ڕۆژان ئەم دینە دوا ئەکەوێ یان بەرەو پێش ناچێ. بەڵام تەئکیدتان لێ بێ و موژدەتان لێ بێ ئەم ئیسلامە ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ خەڵک بەرەو پیری دێ، خەڵک زیاتر دێ. ومێدەوارین لە پەروەردگار کە قوربانی بکاتە مای خێر بۆ هەمومان، جەژنی قوربان بکاتە خێر و بەرەکەت بۆ وڵاتمان، بۆ خاکمان، بۆ گەڕەکمان، بۆ شارمان. قوربانی بکاتە مای ئاشتەوایی، قوربانی بکاتە مای خێر، قوربانی بکاتە مای چاکە و باشە. ئیمانداران خۆمان پاکەینەوە، ڕجاتان لێ یەکەم. قوربانی بکەین و لەگەڵ خەڵکا قسە نەکەین، خوا ئەمە وەرناگرێ. قوربانی بکەین و پاڵەکەمان حەڵاڵ نەبێ، خوا ئەمە وەرناگرێ. قوربانی بکەین و سیلەی ڕەحم جێبەجێ نەکەین، وەری ناگرێ. با خۆمان نەخەڵەتێنین ئیمانداران، ئەبێ دڵمان پاکەینەوە، بەخوا ئەو دڵەمان ئەبێ لە وەرەقە سپیتر بێ. خوا ئەمجا وەریەگرێ کردەوەکان، هەموو کردەوەکانت لەسەر دڵەکەت ڕاوەستاوە، دڵت پاکە، دڵت سپیە، دڵت باشە، خوا وەریەگرێ. بەخوا ئەگە دڵت باش نەبێ مراجعەی خۆت کە ئیمانداران، چونکە ئینسانی مسلمان خوای پەروەردگار سێری هیچ لاشەی بەشەرێ ناکە، لاشەی بەشەری ناوێ، نەجوانی ئەوێ، نە باڵا بەرزی و باڵە قەشەنگی ئەوێ، خوا دڵی ئەوێ. دڵتان چۆنە بەرامبەر بەخوا، بەرامبەر بە خەڵک؟ بەداخەوە ئەمڕۆ ئەبینی قوربانیەکە و لەگەڵ دراوسێکەیە باش نییە، قوربانیەکە و لەگەڵ دراوسێکەیە چاک نییە، قوربانیەکە و سیلەی ڕەحم جێبەجێ ناکە، قوربانیەکە و لەگەڵ دایکیا باش نییە، قوربانیەکە و لەگەڵ باوکیا باش نییە، لەگەڵ براکانی، لەگەڵ کەسی، لەگەڵ قەومی، لەگەڵ ئەحباب، لەگەڵ مسلمانان، تەواو مسلمانان. بەداخەوە ئەبێ وریابین ئیمانداران، خوا ئەم دیمە ئەبینێ و ئەو لای شێبینێ، بەڵام دوای سبەینێ گلەی ئەکا. خوا ئەفەرمی هەر کەس ئەسیلەی ڕەحم ببچڕێنێ من لە حەوتە بەقەیە ئاسمان عیلاقی لەگەڵا بچڕێنم. کار و کردار بەرز نابێتەوە ئیمانداران، زۆرینەمان کار و کردارمان بەرز نابێتەوە ئیمانداران. ئەبێ وریای خۆمان بین، فریای خۆمان کەوین، دەستی ئاشتەوایی دروستکەین و درێژکەین
لەم جەژنە قوربانیە بۆ هەموو کەسێک و هیچ شتێک مەدە بەرچاو تۆ لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار بیک چونکە خوای گەورە ئەو کاتە ئینسان چەنێ بەرەو پێش بچێ گەورە ئەبێ پێشینان وتیانە ئەوەی کە ئەچێتە بەرەو پێش ئەوە گەورەیە نمونەیەکی جوانیان هێناوە ئەڵێن کاتی ئاوتێەکەی دۆڵەکەیە گەورەیە دۆڵەکە سولاحی گەورەیە بەڵام گەورەکە شان ئەداتەوە بچووک ئەبێتەوە بۆ گڵاسێکی بچووک تەماشاکەن ئەی بۆ گڵاسەکە عەکسی نابێتەوە واتە هەر کەسێک دەشتی ئاشتەوایی چاکە و باشە درێژکە گەورە دەبێ ئەگە بچووکش بێ گەورە ئەبێ ئەوەشی کە عینات بێ کە لە ڕق بێ شەنێک گەورە بێ خوا بچووکێکاتەوە لەبەر کە لە ڕقەکەی و لەبەر عینادەکەی چکە ئینسان گرنگە بۆ ئەوەی کە تۆ خوا ڕازیکەی لە خۆت خوای گەورە ڕەحمان پێ بکە خوا لێمان ڕازی بێ یا ڕەبی جەژنی قوربانتان پیرۆز بێ لە خۆتان لە خانەوادەتان لە ماڵتان لە مناڵتان لە کەس و کارتان خوای گەورە جەژنی قوربان بکاتە خێر و بەرەکەت بۆ هەمومان گردنی من ئازاکەن و یا ڕەبی گردنتان ئازا بێ فەرمون با گردن ئازایە بکەین ئینشاءالله